چەندین خانمی بەتوانامان هەیە یاخود گەنجی بەتوانامان هەیە کە دەستێکی باشیان هەیە لە کێشانی تابلۆدا بۆیە ئەیانەوێت بۆ دەست و پەنجە ڕەنگینەوە بۆ خامەیە کە هەیەە بتوانن تابلۆکان هونەری کوردی بگەێنن بە جیهان و لەگەڵۆش کە هەمیشە ئاڵین ئێمە نەتەوەی کورد نەتەوەیەکین کە هەمیشە لەگەڵ نەتەوەکانی دیکەشدا بتوانین هەماهەنگێکی باشمانە بێت هەمیشە هەوڵمانداوە بتوانین هەموو پێکهاتەکان بە جوانی کۆبکەینەوە لە هەرێمی کوردستان و بتوانین ژیانێکی تەبا بژین بایەکەوە هەر بۆیە لە هەولێر شێوەکارێکی گەنج خاتوو دنیا عەبدوڵڵا لە هەولێر پێشانگایەکی تایبەت بە خۆی و بەکارە شێوەکارەکان یەکاتەوە کە لە 11 تابلۆ پێکاتووە لە ژێر ناونیشانی خەباتمان بە ڕووناکی دڵە نەک ئاگری شەڕ با پێکەوە هەواڵەکەی ببینین. پێشانگاکە پێکهاتبوو لە 11 تابلۆی قەبارە جیاجیا لە ژێرناوی خەباتمان بە ڕووناکی دڵە نەک ئاگری شەڕ. سەندیکای هونەرمەندانی کوردستان لە قی هەولێر پێشانگایەکی شێوەکاری بۆ شێوەکار دنیا عەبدوڵڵا کردەوە و لەوێدا کە 11 تابلۆی نمایش کردبوو تابلۆکان گوزارشتیان لە ژیان و لایەنە کۆمەڵایەتی و کەلتوریەکانی کورد دەکردو کە ساڵانێکی زۆرە فەرهەنگ و نەتەوە جیاجیاکان لە پاڵکورد بەیەکەوە ژیاون. پێشانگایەکەم زۆر لە مێژووە بەڕاستی هەر ئەو کاتی لەسەر کاغەز بە بداتی دروستکردنی وێنەکەمە بەڵام دابڕام ئێستا حەزم کرد چکە بەردەوام لای خۆم لە وێنە دروستکردن ئێستا ویسمانە و تابلۆیان عەرز بکرێن لێرە واتای تابلۆکان 11 تابلۆیە یعنی هەر تابلۆێک لە ژێر ناوێکی هەرێک ڕۆمانێکە لە خوێندنەوە بەڵام دەتوانین بڵێن ناوی پێشانگا کورتکراوی واتای تابلۆکان ئەویشکە بە ناوی شۆڕشمان بە نووری دڵە نەک ئاگری شەڕ واتە ئێمە لە حاڵەتێکی ئێستا زۆر سترێس داین پێویستمان بەوەی هەستێکی ئارام ڕەنگ پێشانی خەڵک بدەن کە بەڵێ هێشتا ئێمە دەژین مردن یەک جارە با ئێمە بەردەوامی لە ژیان بەردەوامی لە ینی ئەو پێشانگە بەخۆی بە ناوی نووری دڵە ینی کورتکراوەکەی نووری دڵ واتە ئاشتی دڵ ئارامی دڵ سەلامەتی دڵ ئێمە گرنگی بگەڕێنەوە بە ناخی خۆمان لە حاڵەتێکدان ئێستا و سترێسێک کە بڵاو بۆ تۆ لە ناومان ویستمان بۆی بگەڕێنێ و ناخی خۆمان ئایا چۆن لە ناخەوە لەگەڵ خۆمان ئاش بینەوە چۆن لە ناخەوە هەزەکەنەکە هەر کەسە و تەنیا ینی کەس ینی بەهانامانەوە نایەت ئێمە لە حاڵەکدانین بڵێن دایکمان ڕزگارمان دەکات یان بابمانیانەوە هەر کەسە و خەریک خۆی یان لە ناخەوە ئەو هەستە دروست بۆ لە ناوماندا لە ینی لە بەگشتی دەڵێن لەبەر ئەو بارودۆخی کە ئێستا هەیە ینی ئەو شەڕێکە ئەو جەنگێک کە ئێستا دەست پێ کردووە ئەوجا ئەو پێشانگای لەو کاتەدا هەستم کرد پێویستە ینی ئێمە ئەوەی کە من لەگەڵ خۆم دەیڵێم لێرە عەرز بکرێت و ئەوەی حەزی کرد ینی ببینێت ئەنی نەسیحەتێکە ئەمرێکە نەهیەکە کە دەبینن چەند ئاەتی قورئان هەڵواستراوە ئەمر نەهی و ئەو شتە نییە تەنها ئێمە باسی ئارامی دەکەین سەلام و باسی محبەت دەکەین ئەوە ئێمە بگەڕێنەوە ناخمان ئێمە ئەو هەستە لە ناخمان هەستە جوانە لە ناخمان گرنگی پێ بدەین پێویستمان بەوەیە بۆ ئەوەی ڕەنگ بداتەوە بۆ دەوروبەرمان و من بەخۆشم ینی زۆر گرنگیم بەزانیندا لە هەرچەندە نەم خوێندووە هیچ نەم خوێندووە ئەو هونەرێکە ینی ئێستا و تابلۆانە بەهرەی خۆ ینی پێداوم بەڵام بەخۆم زۆر دەگەڕام یان دەمویست شتێک بزانم فێرم چکە دەزانم نازانم دەمویست شتێک فێرم لە ژیان بزانم من کێ من بۆ هەم بۆ وێنە دروست دەکەم زۆر دەچمە ناو زۆر بیر و باوەڕدا لە ئەلمانیەکان هەموویان گروپن لە ئەوانەی کە زۆر باسی خۆیان دەکەن دەڵێن ڕۆحانین و ئەوانە چمە زۆر گروپی بیر و باوەڕ گروپ معنی هەموویان گروپن دەتوانم ئەو بڵێم ینی بەڵام هەموویان ئیفتیقاری محبەت دەکەن ئیفتیقاری سەلام دەکەن نەگەیشتونەتە سەلام کە گەیشتنە ناو ئەوانەی باسی پێغەمبەرمان دەکەن خۆ باسی خۆشەویستنی پێغەمبەر دەکەن لەوێ بینیمان کە گەیشتونە بەو ئاشتیە و بەو سەلامیە و بەو بەخشینە بەو جوانیە لێرە زانیم کە ئەمە پێویستمان بەوەیە یادی پێغەمبەرمان بکەینەوە دوخوا لەسەر بێت بخۆی دەڵێ بەلغوا عنی وەلەو بئایە یعنی ئەگەر بە ئاتێکش بێت لەسەر من شتێک بڵێن
زانیم کە چەند گرنگە ئێمە باس پێغەمبەرمان بکەین بە خۆشی گرنگترین شتێکە لە حەدیثەکان و ئەو یعنی ئەو بابەتانەی کە خۆی باسی کردو یعنی لە قورئانی پیرۆزەوانە هەمووی گرنگترین شتی تەرکیزندایە کە گرنگە ئێمە گرنگی پێ بدەین دەڵێ درودی خوا لەسەر بێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من نفسي واتا برونا هنا تامن لنفسي خوتن خوشترنا زانيم كخوشويستنك أواني إما خومان بشكنين ويسوق بنا دقينا أو ذاتا بيروزي كلنا خوا شون كلا دلو حسب حضوري بيغمبر ما عندكين درودي خوا لەسەر بێت أو ذاتا كاملة لنا خمان دايا زور هەستێکی خۆشمان هەیە لە دەور و بەرمان یعنی نەگیلێک دەکەین هەیە خۆشمان هەیە بەو پەڕێجوانیەوە دەژین ژیان دەکەین و زیان بە کەسش ناگەینێ هیوادارم من وابم ناڵێم وام بەڕاستی هیوادارم من و هەموو کەسێکی کە ئێستا لێرە حەزوری هەیە و زۆر دڵخۆشم بار کەسێکی حەزور هەیە زۆر سپاس بۆ ئێوەش کە لێرە حەزورتان هەیە و زۆر سپاسان دەکەم